بەڵێ چالاکی ئمڕۆمان بۆ ڕاگەیاندنی ڕۆژی 25 نۆڤەمبەرە کە ڕۆژی جیهانیە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان هەروەهاش بۆ ڕاگەیاندنی هەڵمەتی 16 ڕۆژی نابۆ تونند و تیژی کە ئمڕۆ کە باس لە وەزعی ژنانی کەرکووکەکەین و هەروەهاش کە نەتەوە گرتووەکان کە ئەم ڕۆژەیان داناوە کە ئەم ڕۆژێ ئەبێ تونند و تیژی دژ بە ژنان نەکرێت ئەبێ خەڵک زیاتر وشیار بکرێتەوە بۆیش هەوڵماندا ئیمڕۆ لە ڕێی ئەم گردبوونەوەیە ئەم ڕۆژە ڕابگەینین و هەروەها هەڵمەتی 16 ڕۆژیش کە لۆگۆی ئەم ساڵیشمان کە چکە لەبەر وەزعی کۆرۆنەیە بەڕاستی ڕێژەی تونند و تیژی لە هەموو جیهانە 30% زیادی کردووە هەروەها ئێمە ئەتوانین بڵین لەسەر ئاستی عێراق بەگشتی 85% ژن بێکارە بەس لە شاری کەرکووکە 36 ژن کوژراوە 8 ژن کوژراوە یعنی ئین بە ئینتیحار هەروەهاش بێجگە لە ئەو حاڵەتانەی کە بڵێن تەشوی بوونە نەتیجەی ئینتیحارە سەرەکەین تونند و تیژی ڕۆژ بەڕۆژ زیاترە بێ بۆی ئەمانەوێ ئیمساڵ جیاوازتر بێ لە ساڵەکانی تر بۆ ڕاگەیاندنی ڕۆژی 25 نۆڤەمبەر و هەروەها 16 ڕۆژ نابۆ تونند و تیژی. أنتن جميلات رغم ظروف الحياة المنقلبة معكم، قويات منجزات رغم المصاعب، أنتن المزهرات دوما رغم هذا الانطفاء.